غودە یەکێکە لەو ئەندامانەی کە لە لەشی هەموو یەکێک لە ئێمە هەیە جا زۆر جا لەناو خەڵکە ئەوترێت غودەم هەیە ئەو کەسانی کە تووشی کێشەی غودە ئەبن ئەوترێت غودەم هەیە ئەمڕۆ ئەم بابەتانە هەمووی باسەکەین زای غودە خۆی چییە کێشەکان کە تووشی ئەبن چیە نیشانەکانیان چێ لەسەر کەسەکە دەرەکەون و هەروە چارەسەرەکانیشیان باسەکەین لەگەڵ دکتۆر زانیار ئاغال کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین بەخێوی دکتۆر بەیانی باش دکتۆر سەرەتا با بۆ دەست پێ بکەین بزانین غودە خۆی چییە چ ئەندامێکە و سوودی چێ لە لەشدا طبعا ئەو وشەی وەکو جەناب بە باسەکرد پێوترە غودە لە عەرەبیەوە وەرگیراوە ئەگەر بیکەین بە کوردی تەنها یەک وشایگەێنەی پێتەڵێمە ڕژێنە بە هەندێک ئۆرگانێ لە لاشی مرۆڤ کە هۆرمۆن ئەڕێژن پیانەوترە ڕژێن ئەم بە کوردی وشەیەکی جوانمانەیە بووی کێشەکە لە چیە بە بۆنی بوونی با بڵێن زاراوەکان کە لە تۆبیا و لە سەقافەتی عەرەبیا وەرگیراوە خەڵکی خۆمان بۆ ڕژێنی پەریزادەیە کە هەیە کە لێرە ئەگەر هاوڕێیان پیشانمان بن ئەم دانیان کە لە پێشی ملایە بەمە ئەڵێن غودە ئەیژنە خۆی ئەمەن وەکو هەموو ئەوانی تر وەکو ڕژێنەکانی تر هەر غودەی ناوە بەڵام ئەمیان پێ ئەوترە غودەی دەرەقی بە عەرەبی تەمەن بە کوردی ڕژێنی پەریزادی پێ ئەڵێن ئەو کەلیمەی لە چێ ئاوا هاتووە تێکەڵ بووە لەبەری لە هەموو ڕژێنەکان زیاتر خەڵک تووشی نەخۆشیە بێ پێوەی ینی تۆ بە دەگمەن بۆ نمونە لە ئیستیشاریەک یا لە نەخۆشخانەیەک کەسێک بینێ ڕژێنی سەرگورچی لی نەخۆش بێت بە دەگمەن نەخۆشی وامانەیە بەڵام نەخۆشی ئەم هینە بەتابەتی لە ژنانە ئەمە زۆرە بۆیە کەلیمەکە تازە وای لاتەوە کە نەخۆشی خۆمانێ دەڵێ غودەمەیە مەبەستیان پێی ئەو ڕژێنەیە کە لە پێشی ملایە باشە مەبەست لەو غودەیە کەوتێ غودەی پەریزادەیە کە لە لەشە ئەرک و فەرمانی ئەم غودەیە چی بۆچی گرنگە لە لەشی ئێمە ئەم ڕژێنە دکتۆرە تەداخل ئەکا لە هەموو چالاکیەکی لاشی مرۆڤە ئیتر لە خەو لە وەزن لە کێشت لە نان خواردن لە چستی و چالاکی و ئیشکردن و کاسبیکردن لە بیرکردنەوە و هۆش و گۆشی مرۆڤەکە تەنانەت لە ژنانە بۆ مەسەلی مناڵبوون و لە نەخۆشیەکانی تریشە ئەگەر ئەم تێک بچێت دوو ئەوەنە نەخۆشەکەی تر قورسەکە بۆ نمونە تۆ پەستانی خوێنە دەبێ شەکرە دەبێ یاخود با بڵێن بە تەمای نەشتەرگەریەک بیت ئەگەر ئەم تێک بچێت پێش ئەوە نەخۆشەکە ئەبێ بە دەبڵ بۆت لەبەرەوەی هۆرمۆنێک دەرەکات کە پێڵەن هۆرمۆنی سایرۆکسین ئەو هۆرمۆنی لەم ڕژێنەوە دەرەچێ ئەچێتە هەموو خانەیەک لە لەشی مرۆڤ و کاریگەری خۆی دروستەکە خۆی هۆرمۆنەکان بەوە ناسراون کە کاریگەری زۆریانە بێت لەسەر جەستەی ئێمەتر بە ئەرێنی و نەرێنیەوە دکتۆر لە گرنگترین ئەو کێشانی کە تووشی ڕژێنی پەریزادە ئەبێت چییە؟ تەمان ئەم ڕژێنە لە هەوکردنیکی سادەوە وەکو چۆن خەڵک لەو زەتێنی تووشی ئیلتیهابە بێ ئەمیش لە ئیلتیهابێکی سادەوە هەتا ئاوسان هەتا زۆر ڕژانن کە لە لای خۆمان پێوترە غودەی سام هەتا کەم ڕژانی غودەکە کە لێرە پێڵەن سستی غودە یا تەمەڵبوونی غودە تەنانەت جاری وە شێرپەنجە و ئەوانە وەکو هەموو ئۆرگانێکی تری لەشی مرۆڤ قابلیەتی هەیە بۆ هەموو نەخۆشەکان باشە با باسی سستی غودە بکەین ئەوی کە باسی کرد زانی خۆی چییە و نیشانەکانی چین و هۆکارەکانی توشبوونی چی کە ئەڵێن سستی غودە واتە ئەو هۆرمۆنی ئێڕێژێ یا خۆ ڕژێنەکە تەمەڵە بێ غودەی دەرەقەکە تەمەڵە بێ ناتوانێت بیڕێژێن یا جاری وایە ئەو ئیعازەی بۆیەت یا با بڵێن ئەو بزواندنی کە بۆیەت لە مێشکی مرۆڤەوە بۆ غودەکە جاریوە ئەو تەمەڵە بێ یەکێک لەم هۆکارانە ئەگەر دروستی بکە وای لێ ئەکات هۆرمۆنی تایرۆکسین کەم ئەڕێژێ لە پشکنینە کە ئەیکەین عادەتە ناڵێن لە 100% بەڵام لە پشکنینی خوێنە کە ئەیکەین ئەیبینی T4 نزمە بێ T3 عادەتە نزمە بێ TSH کە ئەو هۆرمۆنی لە مێشکەوە بە بزواندن بۆی دەرەچێ ئەویان بەرزەبێتەوە تەمان گۆڕانکاری ژێ لەمانە بەڵام ئەمە شێوە گشتێکی باسەکە خەڵکەکە چی لێ ئەکات کە ئەو هۆرمۆنە کەم بڕێژێت هەموو ئەو ئیشەی کە باسمان کرد لە چالاکی لە بیرکردنەوە لە وەزن هەر هەمووی عەکسەکاتەوە تەمەڵە بیت خەو ئەدباتەوە قەڵەو ئەبی بەبێ هۆکار سەیرێکی پارێزەکە و زەرامەکە هەر دانابەسێ ناهێڵە مناڵی ببێت ئەگەر ژن بێ یاخود ئەگەر مناڵی بێ مناڵەکەی تووشی نەخۆشیەکات نەخۆشیەکانی ترمان لێ تێگا سستی دڵ ئاوسانن پێست تێکچوونی زەلامەکە تێکچوونی سۆری ماگانی کێشە دروستکردن بۆ با بڵێن قژ و ڕوخساری مرۆڤەکە کەم خوێنی ئیتر تۆ هەتا ئەیژمێریت ئەم شتە بۆ دروستەکە بەڵام یەکەم نیشانی کە تێبینیت کرد
ئەو لاوازبوون و تەمەڵیە کە زەلامەکەی گرێت. باشە هۆکارەکانی چیە کە ئەم ڕژێنە تەمەڵە بێت؟ هۆکاری زۆرە دکتۆرە، تەمان هەرێکە و گروپ کرا و ناوێکی پێوەیە، بەڵام ئەوەی کە زۆرە و لە ناو ژنانە زۆرە پەیوەندی بەوە خۆی ڕژێنەکە خۆی سەری لێ تێگەچە و ئەپوکێتەوە کەوەی بە تۆبی پێڵەن ئیدیۆپاثێک هیچ هۆکارێکی بۆ نادۆزی تۆ ئەبینی ئەپوکێتەوە. تەمەن هەشیانە ئێستا خەڵک زاراوەکە فێربووە بەناوی دکتۆرەکەی پێڵەن هاشیمۆتۆس، ئەمانەشمان هەیە، ئەمانە ژەمەی باوە لە ناو خەڵکی ئێمە زۆرە. باشە بابینە سەر ئەو جۆری تریان کە ڕژێنی خودەکە زۆرە ڕێژێت بزانین ئەویان چیا و هۆکارەکانی چی؟ ڕێک ناوەکەی بە عکسەوەیە، ئەم پێوترە هایپۆثایرۆیدسم یعنی سستە بێت و کەم ئەڕێژێ، ئەویان هایپەرثایرۆیدسمە، بەڵام ناوێکی تری هەیە بە ئینگلیزی کە بۆ بە سەرێشە بۆ خەڵکی خۆمان، ئەویش پێوترێت تایرۆتۆکسیکۆسیس. ئەم تۆکسیکۆسە لە تۆکسین و هاتوانی ئینگلیزیە زانن تێگەنەوە. تامان کەوتمان تۆکسین ینی زۆر ئەڕێژە وای لێیە وەکو ژەهرێکی لێ لە جسمە، بۆیە بە عەرەبی ناوە ناو غودەی سام، خەڵکی خۆمان بەداخەوە وا تێگەشتووە کەوتە تۆ غودەی سامێ زانێ شێرپەنجەی هەیە، ڕۆژ نییە نەخۆش نییە بۆ لامان پێمانەڵە دکتۆر بە کچەکەم مەڵێت تۆ غودەی سامەیە اینجا خۆ ئەمرێ بیبیسێت و ئەوەی پێوەزانێ غودەی سام ینی شێرپەنجە. غودەی سام بەس ئەوەیە هۆرمۆنەکە زە ئەڕێژێ نە شێرپەنجەی نەیچ بە ئاسانی چارەسەرەکە. باشە نیشانەکانی غودەی سام چییە؟ ئەوەی کە زۆر ڕێژێ؟ ئەمە ڕێک پێچەوانی کەرەوە، جرپە نەبێ زەلامەکە جێ بە خۆی ناگرێ، عەسەبیە بێ، تەحەمولی نامێنێ، زەعیفە بێ بەبێوی پارێزکە، سۆڕی مانگانی نامێنێ، بە هەمان شێوە ناڵە مناڵی ببێ، وای لێ ئەکات پێستی تێگەچە وشکە بێتەوە، ئارەق زۆرە کاتەوە بەبێ هۆ، ئەلەرزێت، دڵە کوتێ ئەگرێت و لەگەڵ جاری وایە تەمان هەندێک نیشانی دەگمەنی تریشی هەیە، جاری وایە دکتۆرەکەش بە ئەستەم بۆیە دۆزێتەوە. باشە دکتۆر هۆکارەکانی غودەی سام چییە کە کەسێک تووشی؟ ئەمیش گروپێکی خۆی هەیە، هەرە باوەکەیانەوەی کە پێوترێ نەخۆشی گرەیفس بە ناوی دکتۆرەکەوەیە، هەمویان ئەگەر سادەی بکەینەوە دکتۆرە بەبوونی ئەوەیە لاشەی خۆمان شەڕ ئەکا لەگەڵ خۆمان، ئەوەی کە پێوترە ئۆتۆ ئیمیون، جسمی مرۆڤەکە سەری لێ تێگەچێت. خۆمانە هەیە ئەتوانی وای ناوبنی ئیتر بە هەر هۆکارێک بێ بۆ ماوەیی بێت، ڤایرۆسێک بێت، تێکی بە هەر شتێک بێ ئەوە دروستەکات. باشە دکتۆر زۆر ئەوترێت کە خواردن زۆر کاریگەری هەیە لەسەر غودە و دروستبوونی غودە و تەمەڵبوونی غودە و زانین وایە؟ بابەتێکی گرنگە باس کرد. تەمان کێشەی سستی غودەم لە هەرێمی کوردستانە لە ساڵی 1940 1950 تا 1970کانیش زۆر باو بوو. ئێستاش خەڵکە بینین جیرۆدە بۆ تەمەنی با بڵێن 56 ساڵە جیرۆدە بووە ببوونی ئەو سستی خوددەیی کە لە هەرێمی کوردستانە بۆ کاتی خۆی بۆ هەبووە لەبەری وڵاتی شاخاوین. هەر وڵاتێک شاخاوی بێت خاکەکەی ناتوانێت خوێی یۆدی تیا بمێنێتەوە کە ئەیچێڵە ساڵێک 2 ساڵ جوتیارەکە ئەیچێڵە ئەو بەروبوونی لەناو ئەو زەویەوە دەرەچێ نەقسی یۆدی تایە. لە ساڵی هەفتاکانە بە کەمپینێکی حکومەتی عێراقی ئەو کاتە ئەم کێشان لە هەرێمی کوردستانە نەهێشتووە چکە خوێیان وا لێ کردووە هەموو یۆدی تایە ئەوەی کە پێوترێ ملح المفعم باليود جیلی 56ەکانی زانن لەگەڵ دروستبوونی ئەم یۆدا لە ناو خوێیە وای لێ هاتووە کێشەی ئەوەمان نەماوە بە شێوەیەکی گشتێکیان لە سانەوە نەماوە. هەروە کەمپینی گەورەی کردو حکومەتی عێراقی کاتی خۆی ئەگەر با بڵێن باو باپیرانمان بیریان بێ لە مەکتەبەکانە لە قوتابخانەکان یەک بە یەک دەمی مناڵەکانیان نەکردەوە حەبیکانیانی خەڵکی خۆمان پێوت ڕۆنماسی بەڵام تەم عێراقی بە ئەوە نییە ئەوە یۆد بووە ئەیانانێ بە زۆر لە قوتابخانەکانە مەکتەب بە مەکتەب تەنانە دوورە دیەکان کە ئەو کاتە زۆر بە زەحمەت خەڵک پێگەشتە حکومەتی عێراقی تیمی تەمان تۆبی دەرکردووە کە زۆر گرانە کەوتۆ بە حکومەت ئەو کاتە بەڵام هەر گەیاندوێتی و دەست بەجێ مناڵەکان دەمیان کردنەوە لە قوتابخانە ئەم یۆدایان ناونەتێ بۆی کێشەی ئەوەمان نەبێنێ. ئەمە چی بۆ دروست کردوین خەڵک ئەو مێمۆریەی ئەو زاکیرەی هەیە ئەزانێ لە بەدخۆراکیەوە تووشی سستی غوددا ئەبی ئەو سستی غوددەی ئێستا هەیە وەکو پێم وتی پەیوەندی بە لاشی خۆمانەوە تێکی ئەیە پەیوەندی بە مۆزوعی خواردنەوە نییە بەداخەوە نەخۆشی سستی غوددەمانەیە یەت ئەڵە سوێن بۆ تۆ بۆ کاهوویەک هاوینان بیخۆم ناوێرە بیخۆمەوانە چکە پیانوتم ئەگەر کاهوو بخۆیتوانەوە سستی غوددەکە و زیاکە تەمان دەوری هەیە گەر تۆ زۆر بخۆی بە مەنجەڵی گەورە
بیخۆیت ئەوانە بەڵام چی ئەوە ئێستا ئەوواخوا بە هیچ شێ پەیوەندی بە خواردنەوە نییە پێویستە خواردن لە خۆی قەتعکە جۆرەکانی بگۆڕە هیچ ئەوانەی لاقیکەوە نەماوە زۆر جار ئەوترێت ترشیات یاخود کە لە رەمیان ئەو بابەتانی کە ترشن بۆ شتە ئەوی ئێستا هەیە پەیوەندی بە خواردنەوە نییە و خەڵکی ئێمە ژۆنە زۆرخۆری ناکە سێژەم دانیشێ خواردن نەخوا بەس ترشات بخوا شتیوە ینی دەگمەنە ڕاستە دکتۆر وتی پەیوەندی بە خواردنەوە هەیە نەقسی خواردن بەڵام هەندێک کەس هەیە ڕەجیمێکی زۆر زۆر بە قووە دەکات ئەمان نابێتە هۆی ئەوەی کە تووشی خۆت دەبێت زۆربەی کاتۆ کەسێکی لەش ساغی بێ نەخۆشی بێ مشکلە بیت ئەو ڕجیمانەوە لێ ناکەم بگاتە نەقسی یۆت چکە وەکو پێم وتی لە ناوخۆی بەردەستمانە ئێستا دایمەتی هاتی بەڵام ئەگەر تۆ نەخۆشەکە بێ هەان با بڵین 70 ساڵێ بێ دەستباتە پارێزکردن لەولاوە شەکرەیەکیە بێ سستێکی گورچیلەی هەبێ بە تاکید لەو زەلامانە لەوە چ شتێک بنێتەوە ئەو ڕەجیمە باشە دکتۆر شێوازی ژیانی ئێستامان کە زۆربەی جار سترێسیە دڵە ڕاوکەیە با بڵین ریلاکسینی یان ئارامبوونەوەی زۆر زۆر کەمە ئەمە کار ناکاتە سەر ئەوەی کە تووشی نەخۆشی ڕژێنی پەریزادە ببین دکتۆرە تاوان ئەمەش بابەتی زۆر گەورەیە و چۆنەڵی گرفانی بەشێکی زۆر لە نەخۆشی هەڵتەکانەوە بەداخەوە چکە نیشانەکانی قەلەقی دڵە ڕاوکێ تەنانەت خەمۆکی ئەوەی کە زەلامەکە دڵی توڵنە و تااقەتی قسەی نییە ئەوانە هەمووی تێکەڵە بێ لەگەڵ نیشانەکانی غودەیە بۆیە زۆر پزیشکانی بەڕێزی دەرونی هەر نەخۆشەکە چێتە لایەن چێکێکی غودەی بۆ ئەکەن پێشەوە بۆی بزانن پەیوەندی بەوە هەیە یاننا بەڵام ئەم کێشەیە لەکوێ دروستە بێ زۆر جار قەلەقێکە خەمۆکێکە وەکە گۆڕانکاریکی بچووک لە ناو هۆرمۆنی غودەکە ئەکات سێرێکی بۆ نمونە لە جاتی 4.5 واتووە بۆ بە 5.5 یەک دنیا ئەگەڕێ بارێ دەرمانی بۆ ئەخوا کەس و کارەکەش بەداخەوە بە ئەوە بڵین کەس و کارەکەش خواخواانە پێیان بڵێ کچەکەتان غودەی هەیە پێیان نڵی ئەمە بەبوونی حاڵەتە دەرونیە گۆوایاتوە کێشەی لەگەڵ مێردەکەیە هەیە مناڵی نابێت یا ئەوان بوروژە لە ناو بنەماڵەکە قوبولکرااو نییە لەبەرەوە حەزەکەن هەموو مانگێ بگەڕێن فەحسی غودە بکەن بڵێن تۆ غودەتە ئەوەت نییە بەڵام وانە مەوزوعەکەتەوە ئەم نیشانانە زۆر جار تێقەڵە بێ قەلاقیش بە هەمان شێوە کزێ ئەکا لەرزینتە بێت دڵە کوتێت بۆیە و بە ناڕاستە خۆیش ئەگەر تۆ هەر نەخۆشیەکە دەبێ ئەو خۆتی زانیت ئەگەر قەلق بیت یا خەمۆکی دەبێ تەمان ئەو نەخۆشیێش تێکەیات بۆیە زۆر گرنگە بەڕاستی دکتۆری هەناوی ئەم نەخۆشانە ببینێ هەتا بتوانێت لێکیان بکاتەوە باشە دکتۆر زۆر جار لە خانمانی دووگیانە ئەم تووشی نەخۆشی خوددا ئەبنیان پێشتر هەیان بۆیان ئەو کاتە تووشە بن ئەمە هیچ کاریگەرێکی مەترسیداری هەیە بۆ سەرخۆیان و کۆرپەکانیان لە هەموو جیهانە دکتۆرەوەی لاتەوە خۆشبەختانە لێرەش پزیشکانێکن بەڵام بە شێوکی بەرفراوان نییە لە هەموو جیهانەوەی لاتەوە هەر ئافرەتێک هەر ژنێک بە تەمای سکپڕی بێ نەک لە کاتی سکپڕیە بە تەمای سکپڕی بێ مانگێک پێشەوە بێ فەحسی غودە بکە چکە ئەگەر تۆ کێشەی غودەت هەبێ وەکوتم جاری وای ناڵە مناڵە ببێ ئەگەر ڕێکی نەکەیتەوە یاخود ئەگەر هەت بێت و پێت نەزانی بێ زەرە لە مناڵەکەیە اینجا مۆزوعی غودە لە کاتی سکپڕیا مۆزوعێکی زۆر ئاڵۆزە جاری وای ئێمە پزیشکی هەناوی پێویستمان بە پزیشکی ژنان و مناڵبوونە هەتاکو بێک و قەرارێ بین چکە دەرمانەکانی زۆر جار ژەهرن ئەبێ زۆر بە هێواشی و بە لێزانی بتانی بی بە ئافرەتە دووجانەکە بۆی مشکلە بۆ مناڵەکە دروست نەکە ئەو کەسانەشی کە خۆیان پێشتر غودایان نەخۆشی غودایان هەبووە پێویستەکە کە زیاتر چێکی خۆیان بکەن لە کاتی هەر زۆر گرنگە پێش ئەوە خۆی کۆنتترۆلکە اینجا بە تەمای سکپڕی بێ باشە دکتۆر باەک جایتر نیشانەکان بڵێنەوە بۆ ئەو کەسانی کە هەستیان بە چی کرد لە جستایانە ئیتر بچن بۆ لای پزیشکی هەناوی خۆیان چارەسەرکەن بۆ نەخۆشەکانی غودە هەردوو چۆنەڵێن ئەمبەر و ئەو بەرە لەبیر بێ ئەمبەریان بەلای سیستێکەیە کە هەستەکە بەبێ هۆ قەڵەو ئەبی پێستە تێگەچێ بێهێزی تو تااقەتنیە لە خۆ زەلامەکە نانا لە ڕووی سیستێکە وای لێ پێسی زەلامەکە دیارە ئەستورە بێ ئاوساننی تێکەوە ڕەنگی ئەگۆڕێ کە سەیری ئەەکەن زەلامەکانڵان ڕەنگە بۆ گۆڕاوە لە خۆی وەکو زەردیەک دروستەکە جارەوەکو پرتەقاڵی لێت ئەمانە بۆ دروستەکە ئەم شتانە ئەمە نیشانە سەرەتایەکانێتی لەگەڵ تەمان لە ژنانە تێکچوونی سووری مانکانە ئەوە زۆر گرنگە دیوی ئەم لاشی ئەگەر هۆرمۆنەکەت زیابێ لە خۆەوە عەسەبیت ئەلەرزیت با بڵێن زەعیفەبی و سووری مانگانە تێگەچێ وەکو پێشم وتی زۆر جار نەخۆشی بە سزمان نازانی ئەمە پەیوەندی بۆ وایە جاریکان من نەخۆشەکەم بینی
یعنی چۆنە لە ها بوو بە پێست و ئێسقان خۆشببختانە سەعیبی نەماوە ئاوا هاتەبوو منیش زۆرم پێ ناخۆش و چکە ماڵێکی با بڵێن تێگەشتون ئەوانە بوون وتم باش ئێوە نەتانە بینی ئەم کچە شەڕ لەگەڵ خۆیە کات تووڕێ ئەمە داوتی دکتۆر چێوانیە لە ناو ئێمەیە یعنی زۆر جار نەخۆشیەکان ئەوەنە تێکەڵ ئەبێ زەحمت بیان ئەدۆزێتەوە بەڵام خەیاڵێک لەلا بێ بیرێک لەلا بێ نەوەک ئەمە غوت دەبێت باشە دکتۆر با باسی خۆپارێزیەکان بکەین ئەگەر هەیە و دا ئەوەش چارەسەرەکان هەردوو ئەم لە ئەولاکەی با بڵێن ئەوەی کە سستی غوتدە و هینەکەی ئەوان خۆپارێزی هیچ نییە ینی ناتوانانی شتێک بکەی پێش ئەوە بڵێ با ئەو تووشی غوتدەیە نەبم بەڵام دەرمان هەندێک لە دەرمانەکان بەڵێ جاری وایە ئەو کێشێ دروستەکە هەندێک لەو دەرمانانی بۆ کارەبای دڵ بەکارێن بەشیان ئەو کێشەی غوتدەیە دروستەکە بۆیە گرنگە ئەوانە با بڵێن پشکنی غوتدە بکەن دایما باشە چارەسەرەکان چی؟ ئاسانە زۆربەی کات جارار دەرمانی ناوێت تەنها بە چاودێریە بەشێکی تریشان زۆربیان بە دەرمانەکان خۆشببختانە هەمووی لێرە هەیە بەکاری ئێنیت حەبەکان بەکارێنیت بۆ کۆنتترۆڵە کاتەوە وەکو ئەوەیە کە نەخۆش نەبیت باشە دەسەکان و خۆش بێ زۆر سپاس لەگەڵ مانابووی یاددارین کە هەمووتان دوور بن لە کێشەکان و گرفتەکانی غوتدە